پیاوێک لە پەنای دیواری بەزەییدا. پیاوێک ئەم بەیانیە بە شەهیدی هاتە ناو ماڵمانەوە، تاڵی مەرجی ڕژایە سەر سفرەکەمان، ڕۆندچی لە چاوی خانمەکەم هێنا و منیشی بە مەحزوونی سپارد. ئەو کە لە ژێر کەپری وەفادا ئەجیا، هەموو ڕۆژێک بەدەستی خۆی لوێتێ بەزەیی ئەکرد بەدەم ژیانەوە، بەڵام دەستێک لە شێوەی بایەقوش ئەم شەو ژیانی ژێر ئەو سێبەرەی لێ سەندەوە.